ئیمڕۆ سەردانی بەڕێز قونسڵی ئۆکرانیا بۆ شاری سلێمانی بۆ ژووری بازرگان پیشەسازی سلێمانی لەگەڵ وەفدی یاوەری کە هاتبوون بۆ ژووری بازرگانی بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانی بازرگانی پیشەسازی کشت و کاڵی و ڕامان گۆڕیەوە لەگەڵ یەکتیا بتوانین ئەو کۆمپانیا گەوەرانەی ئۆکرانیا بەرەو شاری سلێمانی و بەرەو هەرێمی کوردستان بێنین بۆ چۆن بتوانین هاوکاریان بکەین. خۆشببختانە ئەوان بڕاریان داوە کەوا قونسڵخانەیەکی نوێنەرایەتی بکەنەوە لە شاری سلێمانی کە ئەمە زیاتر ئەتوانی بڵین پەیوەندیەکان تون و تۆڵتر ئەکات. یا ئۆچەند سوپاسی سەرۆکی ژووری بازرگانی و ئەندامانی ژووری بازرگانیەکەین بۆ ئەم پێشوازیە کە دانیشتین لەگەڵیانە بیرڕامان گۆڕیەوە بۆ بەهێزکردنی پەیوەندی ئابووری بازرگانی و هەموو لەو بارانە لەگەڵ یەکتریا ئەوە زووتر باتی نایە بەڵام بەهۆی ئەم کەڕۆنشتەوە نەماتوانێت. отношений между Украиной. Наша основная деятельность, как